دیارەکی تری یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ شارە خۆشەویستەکەی کەرکووک بۆ هەموو کەرکووکیەکان. 9 ساڵ لەمەوبەر هەڤاڵ مامجەلال کەناڵی ئاسمانی کەرکووکی کردە خەڵاتێک بۆ کەرکووکیەکان و تێیدا بە هەرچێ زمانی شارەکە پەخشی کەناڵەکە دەستی پێکرد. ئەم تەلەڤیزۆنە بەرهەمی بیر و بۆچوون و دەعم و پشتیوانی سەرۆک مامجەلالە بۆ ئەوی لە شاری کەرکووکا تەلەڤیزۆنێکە بێ. ئەم تەلەڤیزۆنە دەنگ و ڕنگ و بیر و بۆچوونی هەموو پێکهاتەکانی کەرکووک بێ بۆ فکرکردنەوە و بەرنامەیەکی هەبێت لە دەرەوەی پێکهاتەی بەڵکو بۆ خزمەتی هەموو شار و هەموو دانیشتوانی خەڵکی کەرکووک بکە. زمانەکانی خۆیان لێرانەوە تعبیر لە کار و چالاکی و هەواڵ و شتەکانی خۆیان دەکەن بە زمانی کوردی و تورکمانی و عەربی و کورد و ئاشووری. کەناڵی ئاسمانی کەرکووک بۆ تا شوێنێک بۆ تا دەستگایەک کە بۆ پەڕی متمانەوە ژنان بتوان ڕووی تێ بکەن و لە ئێستاشدا لە بەرچاوی خۆمان ئەیبینین ڕێژێکی بەرچاو ژن بەشدارە چ لەسەر شاشە چ لە پشتی کامێراوە. سەرباری کەمەکوڕەکان سەرباری ئەو کێشە و گرفتانی کە ڕۆژانە دێتە پێشمان پێش پەیامنێران پێش کادرانمان لەم شارە کە دۆخەکەی تا ڕادێک وەکو شوێنەکانی تر نییە بە خاتری ئەوەی دیاری سەرۆک مامجەلالە سەرباری کەم و کوڕەکان بەردەوامە بین. هیوادارم توانی بێتمان کاری باشمان کرد بێت سەرڕای قەیران و زروفی خراپ توانیمانە ینی ئیشەکانمان بکەین ئیشمان نەوەسێ و قەیرانی دارایی یەکێک بووە لە لەمپەرەکانی بەردەم تەلەڤیزۆنی کەرکووک هاوشێوەی ڕاگەیاندنە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڵام هەستکردن بە بەرپرسیارەتی کارمەندانی کەناڵەکە و تایبەتمەندی کەناڵەکە کە خەڵاتی سەرکردەیەکی وەک مامجەلال بووە وای کردووە ئەو کەناڵە تا ئێستا لەسەر پێی خۆی بوەستێت و کارمەندانی کەناڵەکەش بەڵێن دەدەن کە کەناڵی ئاسمانی کەرکووک هەمیشە دەنگ و ڕەنگی کەرکووکیەکان ببێت. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.